لە ناڕەزایی جوتیارانی هیندستانەوە بۆ پێکدادان لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردنی یاسا و لایەنگرانی بزوتنەوەی ژیانی ڕەشپێستان گرنگە. دوو گەورەترین وڵاتی دیموکراسی جیهان ئەمریکا و هیندستان بەشێکن لە ڕەوتی جیهانی وا دەردەکەون سیاسەت و دامەزراوە دیموکراتیەکانیان لە پاشەکشێدان. راپۆرتی ساڵانی 2021 ئازادی لە جیهاندا کە لەلایەن دامەزراوەی خانەی ئازادیەوە دەردەچێت سنگ دەخاتە سەر لێکۆڵینەوە لەسەر دیموکراسی و مافەکانی مرۆڤ لە تەواوی جیهاندا و بارەگای سەرەکیان لە واشنگتنە. بەڕاستی ئەم پەتایە بووە هۆی تاسەندنی بارگەژی دیموکراسی درێژخایەن. زۆرێک لە ڕێبەرە نادیموکراتەکان ئەم دەرفەتەیان قۆستەوە بۆ بەهێزکردنی دەسەڵاتەکەیان. راپۆرتی ساڵانەی خانەی ئازادی ڕێژەی دەستڕاگەیشتنی خەڵک بە مافە سیاسیەکان و ئازادیە مەدەنیەکان لە 210 وڵات و هەرێمدا هەڵدەسەنجێنێت. لە ساڵی 2020دا 45 وڵاتی دیکە ئاستیان دابەزیوە بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کە بەرەو پێشچوونیان هەبووە. ئەو ڕەوتە لە 15 ساڵی ڕابردووە ئاوا بەردەوامە. هێشتا ئەمریکا بە وڵاتێکی ئازا دادەنرێت، بەڵام لە ساڵی پارەوە 3 خاڵ دابەزیوە. ئەوە دابەزینێکی گەورەی دیموکراسێتێکی سەقامگیرە، بە زۆری دەگەڕێتەوە بۆ کەمی شەفافیت لە سایی بەڕێوەبەرایەتەکەی دۆناڵد ترامپدا. بە شێوەیەک لە شێوەکان ئاشکرایە لە سەرکار لابردنی چاودێرانی گشتی بنکۆڵکردنی دامەزراوەکانی دیکە بوو کە ئامانجیان لێپرسینەوەیە لە ڕێبەرانی حکوومەت و بەشێکی دیکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو پەتایە کە لە ڕاستیدا شەفافیت پشتگوێخرا. حکوومەتی فیدراڵی و هەروە هەندێک لە فەرمانڕەوایانی وڵاتەکەیان زانیاری هەڵە و چاوەشەکاریان بڵاو کردەوە. ئەو زانیاری و ئامارانەیان شاردەوە کە پەیوەست بوون بە پەتاکەوە. ئەمەش بەگشتی بووە هۆی سەر لە شێوانێکی زۆر و وەڵامەکەی بە سیاسی کرا. ئەم کەمبوونەوەی دیموکراسیا شتێکی نوێ نییە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 10 ساڵی ڕابردوودا 11 خاڵ دابەزیوە. ئاماژە دەدەن بە گەمارۆدانی کۆنگرێسی ئەمریکا لە سەرەتای ئەم ساڵدا لەلایەن لایەنگرانی ترامپەوە. ڕۆژی چوارشەممە ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی کردەوە لەسەر پێویستی بەهێزکردنی دامەزراوە دیموکراسیەکان. تادێ ئەمریکەکان زیاتر جەمسەرگیر دەبن و ئەو دامەزراوانەی کە هەن بە یارمەتیدانی ئێمە لە بەڕێوەبردنی جیاوازەکانمان بۆ ئەوەی دیموکراسیەکەمان بەردەوام لە کارکردندا بێت لەژێر فشاردایە. پەرەپێدانی دیموکراسیەکەمان پێویستێکی هەرە گرینگە بۆ سیاسەتی دەرەوەی ئێمە، ئەگەر نا دەکەوینە ژێر یاری ناحەز و ڕکابەرەکانمانەوە وەک رووسیا و چین. بە گوێرەی راپۆرتی دامەزراوەی خانەی ئازادی کەمتر لە 20 دانیشتوانی جیهان ئێستا لە وڵاتە ئازادەکاندا دەژین. ئەم ئاستا لە ساڵی 1995ەوە تا ئێستاکە کەمترین ئاستە. هیندستان کە گەورەترین دابەزینی بەخۆیەوە بینیوە لە ساڵی پارەوە دۆخەکەی لە وڵاتێکی ئازادەوە بۆ وڵاتێکی نیمچە ئازاد دابەزیوە بەهۆی چەندجارە بوونەوەی ساڵەکانی سیاسەتی ناسیۆنالیستی هندۆسەکان و توندوتیژی دژی کەمایەتی موسڵمانەکان.